دوای نزیکەی مانگێک لە بەسەربردنی ژیان لە تاریکیدا لە حەشارگەیەکی چەکدارانی نەناسراو لە باشووری کەرکووک دوارجار ئەم گەنجە چاوی بەڕووناکی دەکەوێتەوە. ئەمە چیرۆکی یەکێک لەو گیراوانەیە کە لە کۆتایی مانگی ڕابردوو لەسەر ڕێگای کەرکووک جەلەولا لەلایەن گروپێک چەکداری نەناسراو کە پۆشاکی ئەمنیان پۆشی بوو ڕێیان لێدەگیرێت و دوای جیاکردنەوەی پیاو و ژنەکان پیاوەکان بە چاو بەسراوی دەڕفێنرێن و ژنەکانیش بەجێ دەهێڵرێن. حاڵەتە وەجادە ڕۆشتم خوا ڕەحمەتان لێ وامزانی سەیتەرەیە هەر سەیتەریان دانابوو ئیتر ئەستام و دایان گرتم و چاویان بەستم و کەلەپچیان کردم. مامەڵێکی ڕۆستانی داعش لەگەڵ تۆ چۆن؟ مامەڵەیان لەگەڵ سونە ئەو شتانە چاکە بەس لەگەڵ پێشمەرگە و پۆلیس و ئاسایش هیچ شتێ باش نییە یەکسەر کوشتنە. لەگەڵ مەدەنی باش مەدەنیا چاکم بەس هیچی نەبی بە پارە منیان ئازاد کردووە. بڕی چەندێکیان لەسەندی؟ بڕی ئەو شتێ عایلەم بۆ نەتوانای بووە. هێزە ئەمنیەکان تا چەند هەماهەنگ بوون لەگەڵ تۆ؟ هیچ هێز و شتێکم نەبینیە چاوم بەستریا یەک مانگە چاوم بەستریا ئیمشەو چاوم کراوەتەوە. هەڵۆی تەمەن 30 ساڵ دانیشتووی ناحەی وارماوەی سەر بە قەزای شارە زۆرە خێزاندارە و خاوەنی 3 منداڵە. وەک خۆی ئاماژەی پێدەکات مەترسی لەسەر ژیانیان نەبووە و ئامانجی چەکدارە ڕفێنراوەکان تەنها دەستکەوتنی پارە بووە بەڵام هەر ڕفێنراوێک سەر بەهێزە چەکدارەکانی هەرێم یاخود عێراق بووایە ڕاستە و خۆ دەکوژرا. هاوسەری هەڵۆ لە نەتەوەی عەرەبە لە ڕێگەی پەیامەوە چیرۆکی ئەو شەوە دەگێڕێتەوە کە لەلایەن چەکدارە نەناسراوەکانەوە ڕێگەیان لێگیراوە. ئەو بەگەڕانەوەی هاوسەرەکەی بە سەلامەتی خۆشحاڵە. هاوکات خوشکێکی هەڵۆ باس لە هەستی خۆی دوای ڕفاندنی براکەی دەکات. لە ناکایە لێزەری سلاح ئاهاتە ڕووی سیارەکەی خۆمانە یەکسەر ئیمە وەستاین وامانزانی سەیتەرە و نەمان بینی ئیتر وەڵا کشتی چێزان جلی عسکەری لە بەریان و یەکسەر وتیان مەترسن ئیمە ئەمنی وەتەنین و بەڵێ ئێمە کە پەیوەندیان کرد یەکەم جار من خۆم مەوجود بووم کە تەلەفۆنیان بۆ باوکم کرد بە عەرەبی بوو دووەمەر بە عەرەبی بوو سێهەم مەرحەلە بە کوردی قسەیان کرد ئیتر تا ئەوەنەی کە دایان و دەسمان ئەمڕۆیە کە ئێمە ئێستا گەشتینەتە ماڵ سپاس بۆ خوای گەورە ئیتر نازانین چی بڵێن ئێمە سپاسی ئەم هەموو خزم و بێگانە گەورە و بچووک دەستخۆشی لە هەموو یەکەین بسو چەند ڕۆژە ئەم عالەمە لەگەڵ ئێمەیە بە دوعاکانیان بێبەشیان نەکردوین. درێژەی چیرۆکی ئەم گەنجە بەم جۆرەیە دوای 11 ڕۆژ لە دەستگیرکردنی چەکدارەکان کە بە عەرەبی قسەیان کردووە پەیوەندی بە باوکی هەڵۆوە دەکەن و داوای لێ دەکەن ئەگەر دەیەوێت کوڕەکەی بە زیندوێتی پێی بگاتەوە پێویستە بڕی $100,000 پێ بدات. بەڵام دوای ئەوەی باوکی هەڵۆ فشار لە چەکدارە ناسراوەکان دەکات کە بڕی ئەو پارەیە کەم بکەنەوە بەو پێی توانای دابیرکردنی ئەو بڕە پارەی نییە. لە کۆتاییدا لەسەر ئەوە ڕێدەکەون کە ماڵی هەڵۆ ئۆتۆمبیلێک و بڕی $40,000 بدەنە چەکدارەکان. بەم شێوەیە هەڵۆ ئازاد دەکرێت و دەگەڕێتەوە نێو ماڵ و منداڵی. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زۆر.